صفية الوسطى ڕێکخراوی هاواری خێرخوازی نووسینگەی سێ سادق هەز ئەڵەسین بە دابشکردنی موچەی مانگەکانی 11 و 12 ساڵی 2022 بەسەر منداڵانی بێباوکدا کە ئەمڕۆ ئەوەی ئێمە دابەشی دەکەین سوپاس و ستایش بخوای پەروەردگار دیارە ڕێژەیەکی باش لەو هاوکاریانەی کە لە خێرخوازان و بەدەست ئێمە دەگات ئەمڕۆ ئێمە و ئەمانەتانە دابەش دەکەین و ئەمانەتە ئێمە بەڕاستی هەمیشە بە خێرخوازانمان وتووە کە ئێمە ئەلحەمدوللیلا خێرخوازەکان دڵیان خۆش بێ کە ئێمە ئەمانەتەکانی ئەوان ئەگەین نەجێگەی خۆی ئەگەینە دەستی ئەو خێزانە بە ڕێزانە ئەو منداڵە بێباوکانە کە خۆشبەختانە ئەمڕۆژ ئێمە دابەشی دەکەین لەگەڵ ئەوەشدا کە موچەی مانگی 11 و 12 دابەش دەکەین نەوتیشیان پێ دەین هەر خێزانێک دوو دەبە نەوتیان پێ ئەدەین و شیرینیشیان پێ ئەدەین کە سوپاس بخوای پەروەردگار ئەبێتە مای دڵخۆشکردنی ئەو خێزانانە ئەو منداڵانە. پەیامی ئێمە هەمیشە بۆ خێرخوازانی خۆشەویست ئەوەیە کە ئێمە خێرخوازانی بەڕێز و خۆشەویست تا هاوکاری زیاتری ئێمە بن تا دەستیان زیاتر بە ئێمەوە بێ ئێمە خزمەتەکان زیاتر ئەەکەین هاوکاریەکانمان زیاتر ئەەکەین بۆ منداڵانی بێباوک ئەتوانین بڵین ئەو ڕێژەیە کە لە بەردەستمانە ئێستا دڵیان خۆش دەکەین ڕێژەکان ئەگەر خێرخوازان بەدەمانەوە بن هاوکاری زیاترمان بن ئێمە ڕێژەی منداڵەکان زیاتر دەبن دڵخۆشکردنی ئەو منداڵانە ڕێژەکان زیاتر دەبێ بۆیە لێرەوە داوایان لێ دەکەین خێرەکانیان سەدەقەکانیان بگەێنن بە دەستمان ئینشاءالله بە ئەمانەتەوە دەیگەین بە دەستی ئەو خێزانە ئەو منداڵانە. خواتانی ڕازیوێ یەخوا بە هەژیانێ وەڵڵاهی کۆڵێ مەسرەف و شتیان لە کۆڵی ئێمە کردێت و یارمەتی ئێمە دەن معاشمانە دەنێ خزمەتمانەکەن جلی مناڵمانە دەنێ ئەرە وەڵات جلمانە دەنێ پارەمانە دەنێ خواردنمانە دەنێ بۆ نمونەی سانەوتمانە دەنێ ئەرە وەڵڵا خوایانی ڕازیوێ وڵی باش نییە بەس یعنی بەبوونی ئەم هاوکاریەمان و ئێمە باشن یعنی وەکو دایکی هەتی و وەکو مناڵی هەتی و یارمەتیمانە دەن سەردانمانەکەن یعنی زۆر ڕێزمالی ئەگرن بۆ نمونەم پیاکەم 6 ساڵە مردووە گیانم بە کۆمەڵە شتمانە دەنێ و خزمەتمانەکەن و خوایانی ڕازیە و یەخوا بە هەژیانی و یەخوا لە ساحی بەهەش تاکتیان کۆبوون کانیزم ناکۆ كان